ئەڤەدەمەک شەڕوپەفچوون دناوبەرە چەکدارین دەوڵەتە ئەسلامی لە عێراق و شامێ داعش و هێزن پێشمەرگە بەردەوامە و لەگەڵ تشتی دەستگەهێن ڕاگەاندنا پەیەدێ بوو یارن شەری بەرەنگێکی دووری ڕاستیە پێشکەشی خەڵکێکردن و ئەفکارژیش گەلێک کەسان ها شەرمەزارکردن. ji ber vê yekanê ev ragihandin dîsa ez dubare dikim gereke bikevê dê xwartkirina millet û dawa bikin xwe ragirin û hêzê pêşmerge pêşkevin û heqîqet jî pêşdikevin nedaro dibe û hêzên berevaniyê rojane xwertir dibin û bêhtir karin xaka Kurdistana pîroz paqişkin ji qirêj û gemara van terorîstan. للگۆری سیاسەتمەدارە نەڕاستیبوونە ڤەکوستنا نوچەیان دکەوێت من خزمەتتا دژمنێن کووردا. ئەو ڕاگەیاندن و ئەو تەلەڤیزیۆنێن ئەو پرۆپەگەندا بەلاش دکن گۆک پێشمەرگەش کەستن و وەک گۆ من بihîst li موسیق و تامبور و دیلاnan dikin kêfxweşiyên dikin bera bizanibin گۆ pêşmerge ti car naşkên û ew ji bo rûreşiya xwe wê kêfê dikin. والله وقتا گو ایرو از پشتا برای خو نگرم معنا خو از پشتا دجمنی وی دگرم هلبت خدمتکی بلاشه دجمنی کردره. پێزانین گۆ دەستگەهێن ڕاگەاندنا پەیەدێ تانەها بەردەوامە لەسەر چێکردنا نوچەیان بێبنگە گۆ دۆژی ئاژانسا نوچەیە فورات یا بسەر پەیەدێ و پەکەکێڤە ڕیکلام و پرۆپاگەندەش چەکدارین داعشێ چێکردن و نوچەیان بێبنگە و دووری ڕاستیە بەلافکردن. لهمبر سرکفتین پشمرگی میدانی لدجی دولت اسلامی العراق و شام داعش راگهاندنا پهده بردوامه بشر خوی میدیایی لدجی پشمرگین حرمه و ملت وی لپرسیار اوه اف ایریشن راگهاندنی تکفه خدمتا کده و تکفه بن برجوندین که جو برنامه اکرامان حسو هولیر